بینەرانی بەڕێسم کاتتان باش. ئەمڕۆ ساڵێک دەرباز دەبێت لەسەر 19 نیسان کە ڕۆژی کۆتایهێنان بە خۆپشاندانەکانی شاری سلێمانی و دەوروبەری بوو. وەکو دێتە زانین کە لە هەفتەی کانونی یەکەمی ساڵی 2010 لە وڵاتی تۆنس خۆپشاندانەکان دەستی پێگردژی ڕژێمی زەین العابدین بن عەلی لە هەفتەی شوباتی ساڵی 2011 کۆمەڵێک لە چالاکوانی مەدەنی و هەنێک هاوڵاتی لە شاری سلێمانی خۆپشاندانێکیان ڕێخست وەکو پشگیریکردن لە خۆپشاندانێک کە لە وڵاتە عەرەبیەکانە ڕوویدا ئەوەی کە بە بەهاری عەرەبی ناوبرا. بینەرانی بەڕێز، ئەمڕۆ ساڵێک دەرباز بوو بەسەر ئەو خۆپشاندانانە هەفتەی شوبات کە دەرباز بوو دوای ئەوە لە 19 نیسانی پارساڵ کۆتایی پێهێنرا. ژمارەیەک لە هاوڵاتی لەو ڕۆژە بریندار بوون، لەمانش قوتابیانی زانکۆ. لەم ڕۆژەوە لە 19 نیسانی ساڵی ڕابردوو ڕۆژێکی تایبەت بوو لە شاری سلێمانی. ئەوەش بوو کە بە ڕێگای هێزەوە کۆتایی بە خۆپشاندانەکان 62 ڕۆژێکە هێنرا کە ماوە 62 ڕۆژ بۆ یەکەم جار لە مێژووی دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە درێژەی کێشە. لەم ڕۆژەدا 300 کەس هاتن گیران و هەروەها 30 کەسی تریش بریندار بوون. لەمانش 500 قوتابی کوڕ و کچی شاری سلێمانی زانکۆی سلێمانی دەست بەسەر کران و گواسترانەوە بۆ دەرەوەی شار. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە خۆپشاندانێک ڕێکخرا بە ناوی ڕۆژی سەروەری یاسا کۆمەڵێک خوێندکار و هەروە چالاکوانی مەدەنی و ڕۆژهەنووسان چۆنە بەردەم دادگای سلێمانی بۆ ئەوەی نەڕازیبوونی خۆیان نیشان بدەن دەربارەی هێرش بۆ سەر خوێندکاران و هەروە خۆپشاندانە مەدەنیەکان. ئەمڕۆ کە ساڵێک بەسەر ئەو ڕۆژەدا دەرباز دەبێت بابەتی ئەم ڕۆمان لەسەر 19 نیسان کۆتایهێنان بە خۆپشاندانەکان لەبەرەوەی ڕۆژێکی وەکو ئەم ڕۆژە لە 62 ماوەی 62 ڕۆژی خۆپشاندانەکانی شاری سلێمانیە چەند کەسێک کوژران و هەروە چەند کەسێکیش بریندارکردن. لەوانە 5 کەس لە شاری سلێمانی کوژران، هەروەها لە خۆپشاندانەکانی هەڵەبجە 2 پۆلیس و لە قەزای کەلار 2 هاوڵاتی و لە چەمچەماڵیش مناڵی کوژرا. یەکێک لەو خاڵانەی کە دەمانەوێت زیاتر تەرکیزی لەسەر بکەین دەستگیرنەکردنی تەقەکەران هەروەها وەکو لایانی دەسەڵات و ئۆپۆزسیۆن مەرجیان هەبوو دوای ئەوەی کە کۆتایی بە خۆپشاندانەکان هێنرا کۆبوونەوەی دووقۆڵی هاتەوە ئاراوە 5 قۆڵی ببورن کە لانی ئۆپۆزسیۆن بە هەر سێ ئۆپۆزسیۆنی یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان هەروەها لانی دەسەڵاتیش پارتی و یەکێتی بوون بەشداریان لە چەند خولێکیان کرد لە کۆبوونەوە 5 قۆڵیەکان. دوای ئەوە شکستیان هێنا ئەو کۆبوونەوە پێشقۆڵیانە بەوەی کە لایانی ئۆپۆزسیۆن چەند مەرجێکی هەبوو بۆ ڕژداریکردن لە کۆبوونەوە پێشقۆڵیەکان و ئێستاش ساڵێک بەسەر ئەم خۆپشاندانەدا دەرباز بۆ ئەمانەوێ لێرەدا گفتوگۆی لەسەر بکەن لەگەڵ ئێوە بینەریش دەتوانن لە ڕێ ئەو ژمارە تەلەفۆنی لەسەر شاشە لێتانەوە دیارە بەشداری بکەن لە بەرنامەکە و ڕای بۆچۆنی خۆتان لەسەر 19 نیسانی کە ساڵێک لەسەریا دەرباز بووە وەکو ئیشارەتمان پێکرد چەند کەسێک لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا هەروە کوژران و برینداریش کران. بینەرانی بەڕێز، ئێمە دەمانەوێت ڕاو بۆچوونی ئێوە وەرگرین. ساڵێک بەسەر ئەم خۆپشاندانە دەرباز بوو چ گۆڕانکاریەک ڕوویە. یەکەم پەیوەندی وەرەگرین هەموو لە هەولێرەوە لەگەڵمانە ئەم کاتەوە باش هەموو ئەو کاتتان باش ئەم کاتت باش کاکیگیان زۆر سپاس دەستخۆشی کاڵیەکەم زۆر سپاس. پێشتی ڕێزی فەری ڕێز و نەوازشم بۆ شەهیدانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایتر بۆ هیوای چاکبوونەوەش بۆ برینداران نەخواست. دیارە ئەو ڕۆژە ڕۆژێکی ڕەز بوو لە مێژووی سلێمانی و شوێنەکانی کە خۆپشاندانی تێدا کرا. بەڵێ خۆپشاندانەکان بە شێوەی ئاشتیانە کرا و بە گوڵ تەوزیعکردن بوو دیار بوو گەواهی ئەوەش هەموو خەڵکی شاری سلێمانیە کەوا گوڵ تەوزیعکرا لەسەر سەردارەکانی کە دانرابوون لە ڕۆژدادەکانە، بەڵام بەداخەوە جوابی گوڵەکان و هەندێک بەردی سوچیش بە فیشەک درایەوە. دیارە ئەو ڕۆژەش ڕۆژێک بوو لەو ڕۆژانەی کەوا ئەنفالێکی تایبەت دروست بووە ئەوش ئەنفالی زانکۆ بوو لە بڕی ئەوەی کە پشتیوانی بکرێن بەرەو دادگا ڕۆیشت ئەوان بەرەو شوێنی عەدالەتە ڕۆیشت. بەڵێ کاک هەمووگیان پێت وایە ساڵێک دەرباز بوون بەسەر خۆپشاندانەکان و کۆتایهێنان بۆ خۆپشاندانە هیچ گۆڕانکاریەک ڕوویداوە لە هەرێمی کوردستاندا؟ نەخێر لە دەسەڵاتەوە هیچ ڕووی نەداوە، بەڵام وەکو بڵێ خۆپشاندەران ڕاستە لە بەردەرجی سەراکان و لە مەیدانە ئازادیەکاندا بڵاوەیان پێکرا، بەڵام خۆپشاندانەکان و ناڕەزایەکان هەموو کوردستان و هەموو ماڵێکی کوردستانەوە ئێستاکە بەتەمتریش بەڵکو بە شێوەیەکی تر چونکە ئەو گفتانێک کە درا گفتەکان جێبەجێ نەکراوە دڵنیاشم هیچ جێبەجێ ناکرێتن. ڕەنگە ئەگەر بێت سەر هەڵدانێکی بێتن بەتەمتر جواب بدرێتەوە. ئەوە تاوە لە هەولێر جارێ هەبە جارێک
بە حکومێکی استبدادی نیان هێشار کەس سەر هەڵبێنێت لەو ڕۆژانە من ڕۆژی یەک بوو لە هەولێر بووم ئەو ڕۆژە چوومە هەولێر بەڕاستی لەوە بە شێمان بووبوومەوە کە دەروبەری هەولێر بووم کە چوومە ناو شاری هەولێر زۆر بە شێمان بوومەوە کە چۆن خۆزگا دەروبەر ماماوە نەتوانم لەو حکومە استبدادیەک لەوێن دەردیتم بەڕاستی حکومێک بوو بڕوا ناکەم لەنەر زمانی بەعەت لەی وەختێککە منە ئەو حکومەم نەدیوە ئەو نوع تند و تیژەم نەدیوە ئەوە تا دکتۆرێک لەوێ بەبێ ئەوەی بەس تەنها یەک شتی لە بلوزەکەی لە تیشێتەکەی نووسیبووی ئازادی لەسەر وشەی ئازادی چۆ باشە ئەگەر شتەی ئازادی شتێکی زۆر سەخلەتە لە ئەو برادرانە ئەو جەنەڕاڵانە ئەو سەرکردانە بە ئەوەندە باسی دیموکراسیت و ئازادی نەکەن لە ڕۆژنامەکان و لە تیڤیەکان و لەستاندا بە ڕاستکاوی بڵێن دیکتاتۆریەت تند و تیژی سەپاندن ئەو شتانە بڵێن باشە. بڵێ کاک هەموو گیان زۆر سپاس بۆ پەیوەندیەکە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی ئاڵێمان لەگەڵە لە سلێمانیا و کاتت باش ئێوارەت باشتر زۆر سپاس. بەداخەوە بۆ لایەنی دەسەڵات کەوا ساڵێک تێپەڕ ئەبێت بەسەر خۆپیشاندانەکانی شاری سلێمانیە بەڵام من هیچ گۆڕانکاریەکی زیان نابینم چونکە هەتاکو ئێستاش ئەبینین کە ئەوانی کە ئەو کەسانی کە خۆپیشاندانیان لەلایەن حیزبی دەسەڵاتدار و یاخود لەلایەن ئاسایش و پۆلیسەوە بوونە هۆی ئەوەی کە کوشتنی چەند کەسێک و چەند گەنجێکی بێتاوان هەتاکو ئێستا لە ناو شارەکانە بە ئازادی ئەسوڕێنەوە بۆچی حکومەت ناتوانێت ئەم کەسانە دەستگیر ئاڵێ خان هەندێک لایەن ها ئەڵێتن گۆڕانکاری زۆر کراوە لە دوای خۆپیشاندانەکانی شاری سلێمانیا لەوانەش ئێستا تۆ پێت وایە ئێستا ئەگەر دووبارە خۆپیشاندان ئەنجام بدرێتەوە هەمان هەڵسو کەوت لەگەڵیان بکرێ یا خۆت شتێک ماوە کە خۆپیشاندان لە پێناویا بکرێت بەتەکید ئەگەر خۆپیشاندان دووبارە بکرێتەوە هەمان هەڵوێستیان ئەبێت چونکە حکومەتی ئێمە لە بەرنامەیەکی پێشووتریشە ئاماژەم پێکرد وەکو ڕێژەی نەگۆڕی لێ هاتووە کە هیچ کاتێک بیر لەوە ناکاتەوە کە کاری باش بکات و من هیواداریشم ئەو کەسانەکە لەلایە کە بە موبایلیش تەسویر کراوە یاخود بڵێن ئێمە ئەو کەسانە ناناسینەوە ئەوە زۆر زۆر غەڵەتە چونکە ئەو کەسانە بە زۆر بەباشیش ناسرێنەوە کە کێ بوون و وەکێش ئەو کەسانەی کوشتەوە بەڵام سێرەکەی حکومەت دیتە لە خۆیان دیتە بۆ خۆیان ئەو کاریان کردووە سێرەکەی هیچ کەسێک لەمانە دەستگیر ناکرێن و نادرێن بە دادگا یەکێکی وەکو ئیبراهیمی کاکە ئەحەیە کێ ئەوەیە هەتاکو ئێستا هەر بە گیراوی ماوەتەوە باش ئەگەر ئەمە هانی خەڵکی شیە بێت بۆ خۆپیشاندان قەیسەکە خۆپیشاندان مافێکی سروشتی خەڵکە با هەموو کەسێک ئەگەر حکومەتەکەی ئێمە باش بێت من پێم وایە هیچ کەسێک خۆپیشاندان ناکە بەڵام لە کاتێکە ئەبینی کە حکومەتەکەی ئێمە هیچ باش هیچ گۆڕانکاریەک ناکە هیچ چاکسازێکی تیانە بینرێت پێشی ناخۆشە کە هاوڵاتی بێتە سەر شەقامەکان و خۆپیشاندان مافی خۆی بکە ئێوارەیەکی ئارام زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کە کەمالمان لەگەڵا لە ڕەواندزەوە کا کەمال گیان لە کۆبوونەوە پێنجپۆلیەکاندا لانی ئۆپۆزیسیۆن مەرجانەوە بوو کە تەقەکەران دەستگیر بە یاخود ڕادستی دادگا بکرێنەوە هەروە لانی دەسەڵاتیش ئەیان وت کە دەبێت ئەگەر بێت و تەقەکەران بگیرێن ئەوانش دەبێت بگیرێن کە هانی خەڵکیانداوە بۆ خۆپیشاندان و ڕژانە سەر شەقامەکان کۆمنتت چییە لەسەر ئەو قسەیە؟ بەڵێ وەڵی بەنسبەت خۆپیشاندانەکان کە دەژینەکانە ئەوان حکومەت یاریێمی کوردستان پێم وابی پاش خۆپیشاندانەکان شتی باشی کردیان نەک بڵێ نەکرا بەعەقەت شتەکان کراینە وەکو وڵای وەکو بڵێن چاکسازی ونیە خۆپیشاندانەکان بۆ چاکسازی کراینە چاکسازی بڵێن پێم وابی کرایە بەڵام هەمووش مێگزار ناکرێت بەرە بەبەرە پێم وابی حکومەت یاریێمی کوردستان شتی باشی کردیا و ئەشکرێت میش دەڵێم وەڵا تەقەکەرەکانی شایستمان دەژی نەکراینە وەنزان دەژیرکانێکە بە دەژیرکانە وانییە وایە دەژی نەکراینە بەڵام شتی باشش کرایە و ئومێدەواری شتی باشش بکرێت بەعەقەت لە ئایندەدا واتە پێتوان نییە ینی خەڵک دووبارە بڕژێتە سەر شەقامەکان شتێک ماوە کە خەڵک داوای بکەن و کرابێتن یاخود نەکرابێت بخۆی نەکرا زۆرشت نەکرا بەڵێ هەموو شتی کرابی نەکرا بەڵام بە تایبەت ئەو داوانەی کە لە خۆپیشاندانەکانە داوانێ کرد وڵای وایە ڕادشتی زۆر نەکرا کە داوایان کردیە بەڵام هیوادارین بکرێ بەعەقەت نەک نەکرێت کە هیوادارین بکرێت بکرێ ئەشکێ ئینشاڵڵا ینی ئەمە گەشبینم کە بکرێت نەک ڕەشبین بم وەکاڵی خان کە باسێکی بڵێ نەکرایان حکومەت هیچ ناکا و دەستبین ناکا ئەوە نەفەرانە ئەو شتانە بەحەقەت ئەمە پێم وابیەوە شتێکی خراپە و شتی ئەوڕۆ شتی باشتر هەیە ینی بیکەین باشتر لە پێش ماڵی باشتر
بەڵێ کاکەمال زۆر سپاس بۆ پێیانێکە بەڵێ بینەران بەڕێز هەر لەو ڕۆژە لە 19 نیسانی ساڵی 2011دا ئەوە بوو لەسەر داوای ئۆپۆزیسیۆن وەزیری ناوخۆ بانگێشتکرا بۆ پەرلەمان بۆ ئەوەی لێپێچینەوە لەگەڵ بکرێ و هەروەها متمانەی لێ بسەنرێتەوە بەڵام ئەوە بوو دووبارە متمانەی پێدرایە و چەند شێویەکیش لەناو پەرلەمانە ڕوویدا هەرا وەزیری ناوخۆ بوو کە لەو سەروبەندی خوپشاندانەکاندا سەرۆکی لیستی کورسانی سۆزان خاڵەشەها بوتی دۆخی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردەوە لە دەستی پەرلەمان دەرچووە هەرچەندە پەرلەمانی کوردستان چەند بڕیارێکی داوە بەڵام پشتگوێ خراون و ئەم بڕیانە جێبەجێ نەکردن کەواتە گوتی لە دەستی سەرۆکی لیستی کورسانی ئەڵێتن لە دەستی پەرلەمان دەرچووە و کەوتوتە دەستی لانە سیاسەکان ئەبێەوە بوو وەکو ئاماژەمان پێکرد کۆبنەوە پێنجقۆڵیەکان کرا وەزیری ناوخۆ هەمان وەزیری کابینەوەی پێشوو ئێستا دووبارە لە کابینە حوتی حکوومەت یاریمی کوردستان بووەوە بە وەزیری ناوخۆ بەڕێز کەریم شنگاری بەڵێ ئێمە چین پەیوەندی کاک حەسەن وەرەگرین لە کەرکووکەوە کاک حەسەن ئەم کاتەوە باش زۆر سپاس بەڵێ کاک حەسەن فەرمو و تەوەری بەرنامەکەمان ڕات چییە لە بەرامبەر تەوارەکەمان لەسەر 19 نیسان ساڵێک لە مەوبەر خوپشاندانەکانی 62 ڕۆژێکەی شاری سلێمانی و دەوروبەری بە زۆر بە زەبری هێز کۆتایی پێهێنرا تۆ کۆمنتت چییە لەسەر ساڵێک دەربازبوون لەسەر ئەو خوپشاندانەی کە کرا لە شاری سلێمانی و دەوروبەری هیچ گۆڕانکاریەک کرد؟ والله من اختصاصم نییە لەو بارەوەی قسەکەم نازانم بەڵێ کاک حەسەنگیان سپاس بۆ پەیوەندیەکەت فاتمامان لەگەڵا لە سلێمانی ئەم کاتەوە باش ئەم ئێوارێت باش برای بەڕێز زۆر سپاس زۆر سپاس و ڕێزمای بۆ هەر هەمووتان بەنسبەت خۆپیشاندانەوە هەموو وڵاتێک ئازادە لە خۆپیشاندانە بەرامبەر بە حکوومەتەکەی گەری ئیشوکار بۆ هاوڵاتیان نەکرێت یاخود لەبارەی گەندەڵی و هەر شتێک بێ هاوڵاتیان داوای ئامانجی خۆیانەکەن بەڵام لێرە بەداخەوە کە هاوڵاتیان هەڵسان بە خۆپیشاندان بۆ ئامانجەکانیان نیوەی کراوە نیوەی نەکراوە ئەوە ڕێی پەرلەمانەکە دەریە بڕێ بەڵام پەرلەمان لێرە ئازایە کە ئەمرێت دەرەکا بۆ یەکێ ئەگەر بیگرێ خێرا بە ماوەی هەفتەیەک ئەو ئیشوکاری خۆی جێبەجێەکە بەڵام بەداخەوە ئەم خۆپیشاندانە کرا چەند خەڵکی تیاکوژرا چەند ڕۆڵەی مسلمان گیرا چەند دایک دەرگی سوتا چەند مناڵ بێ باوەکەوە بەڵام بەداخەوە لێرە بەڕێی من خۆپیشاندان شتێکی ئەگەر بیکەی بەرامبەر بە حکوومەت بێگانە بێ ئەگەر شتێک بێت نەک کورد بەرامبەر بە کورد بیکە بەڵام ئەگەر بێت و کەم و کوڕیەک هەبێت لە دەسەڵاتە یاخۆت لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیاندا ئایا مافی ئەوەت نییە داوای مافی خۆت بکەیت لەو دەسەڵاتی کە هەم چ دەسەڵاتی خۆت بێ چ بیانی بێ؟ بەڵێ قسەکە جوانە ڕاستە فەرمووی مافی خۆمە داوا بکەم ئێمە ئەم ئازادی ئەگەر زوو لە زمانی بەسا ئەگەر بەخەو بمان بینە هەمووی تێگەچین بەڵام بەداخەوە ئازادێکەشمان بینی بەڵام هیچ ئیشوکارێک بۆ هاوڵاتیان نەکرا بەڕای من خۆپیشاندان نەکرێ لە ڕێی لیتنەیەکەوە هەر هاوڵاتیە یاخود هەر فەرمانبەرێ ئیشوکاری هەبێ یا هەر حەقێکی هەبێ بکرێ بە قایمەیەک و بکرێ بە تەقریرێک و پێشکەش بە پەرلەمان بکرێ بۆ ئەوەی لە ڕێی لیژنەوە ئەم ئیشانەی هاوڵاتیان ڕاپەڕێنرێ نەک بە خۆپیشاندان بۆ ئەوی نەبێتە کوشتار و نەبێتە گیرانی هاوڵاتیان و نەبێتە ناشرین نووشەوانی شار و دام و دەستگا حکومەکان فاتمان خاواتە تۆ لەگەڵ ئەوەیانی دووبارە خۆپیشاندان بکرێتەوە یا خۆ هیچ داواکاریەک خەڵک بە ڕێگای خۆپیشاندان نەبێت نەخێر خۆپیشاندان حەز ناکەم من بەڕێی خۆم هیچی خۆپیشاندانێ بەرامبەر بە کورد بەرامبەر برا بە بەرامبەرەیەکە بەڵێ فاتماخان زۆر سپاس بۆ پەیوەندی و بۆ چۆنەکانت ماهرمان لەگەڵا لە دهۆکەوە ئەفدەمێتە باش کاک ماهر ئەفدەمێتە باش بەڵێ کاک عوبێت لە دهۆک گەلمە ئەفدەمێتە باش کاک عوبێت بەڵێ تەماشەوانین هێژە ئەم بەردەوامی لەسەر پێشکەشکردنەوە بەرنامەی مایکی خەڵک وەکو مەگوتی تەوەریمان لەسەر 19 نیسانی و داویانین بخۆنیشاندانە و ساڵێکی بەریانەها پشتی کۆ لە هەفتەی شوباتی خۆنیشاندانە لە باژێرێ سلێمانی و دەردوری نوێ دەست پێکردی 62 ڕۆژ دەرباز بوون پشتینگی بڕیا هێزێ داوی بخۆنیشاندانە هاتەوانین و هەروەها ئەو مەکووە کۆ لە بەر دەرکێ سەرا سلێمانی هاتیەدانن و یابناوبانگ و بە
مەدانە ئازادیە سلێمانیە ji aliyê hêzên emnî ve hate jinavbirin û çendîn xweşandar jî hatine girtin. Belê em dê peywendiyeka dî wergirin kak hêmin li Silêmaniyê em kate baş? کاتەو باش بەڕێزان هێمە سەراویتان لەگەڕ لە سلێمانیەوە سەر چاو کاک هێمنگیان فەرموو. بەڕێزان من تەوەن سپاسانەکەم ئێوە بەنامەکەتان ئەوەی ئەم جارە لەسەر خۆپیشاندانەکانی پارە خداین چۆنە کاکەجان ئێمە هەمومان لەم کوردستانەیە ژین کە کوردستانی هەموو هاوڵاتیەکە بە گۆڕان و یەکێتی و پارتی و کۆمەڵ و یەکگرتو هەموو حیزبەکانەوە بەڕاستی ئەو خۆپیشاندانانەی پارێش بڵێ نەڵێ قەینا کۆمەڵی خەڵک بیانی داوای داواکاری خۆیانە کرد کۆمەڵی خەڵکی ناڕازی بوو. بەڵێ کاکێ من پەیوەندیەکە داخرایەوە داوای لێبوردنەکەن بە هیوان دووبارە وەرگرینەوە کاک ڕێبازمان لەگەڵا لە سلێمانی ئەم کاتەوە باش. ئەم کاتە باش کاکەجان دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم. زۆر سوپاس فەرموو. هیوادارم هەست کەوتوو بن و بەرنامەکانتان بە پێشتر بێ و جوانتر بێ و گەشاوتر بێ. بژێ. دەستخۆشیش لەو برادرانەی کۆنتڕۆڵەکەم. برایە بەڕێزم. بەڵێ. من لە سەرەتا پرسە سەرخۆشی خۆم ئاراستەی لە یادی کارەساتی نۆزەی نیسان کە ئەوان بە کۆتایهێنان بە عاشوو بهێنن. من ئەمەم ساڵ بە ساڵ زیاتر کوشتن و بڕین و تعزیردان و ئازادی زەوجکردن لەلایەن ئەم دوو کۆمپانیای زەرد و سەوزەوە زیاتر دەبێت. ئەمە یەک دوو لە ڕقی جەماوەری بە شەرەف جەماوەری بە ویژدان جەماوەری بە ئەمەک و بە وەفا بۆ میلەتەکەی و بۆ نەتەوەکەی و بۆ خاکەکەی زیاتر دەبێ بەرامبەر بەم دوو دەسەڵاتەیە کە حەمیلی دەوروبەرن. چونکە ئەگەر حەمیل نین بۆ نەتەوەکان هەڵدەن ئەوە چەند ساڵ لە 2023 پرۆسەی ئازادی کراوە چیان بۆ کورت کردووە لە غیری ژیرفانفڕکردن و تاوانبردن و دیکردنی سەرۆت و سامانی میلەتی کورد و نەتەوەی کورد لە ناسوکردنی میلەتی کورد بەرامبەر بە دژمنانی دەوروبەر زیاتر چیان بۆ کورت کردووە. بەڵێ کاک ڕێباز کەم لە داواکاریەکانی خۆپیشاندانەکانی دوای هەفتەی شوبات کە کران تا 19 نیسانی پار بەردەوام بوو 62 ڕۆژ کەم لەو داواکاریانە یەکگەل جێبەجێ کراوە لەلایەن دەسەڵاتەوە. کاکەجان ئەو داواکارانەی جێبەجێ کراون کە زیاتر قەمعی میلەت و نەتەواکەن ئەو داواکارانەی خوان کە لەدڵی خوانە بۆ میلەت ئەیکەن هەر ئەوەیە کە نمونەی تازەترین نمونەی قایبقانی بەڕێز کە بەڕاستی سیستەمێکی زۆر گەورەیان لەو بەڕێزەکە کە ناهێشت ئەو سکاڵانەی کە لە دڵی خواتی لە لای بەڵێ کاک ڕێباز ئێمە بەرنامەکەمان لەسەر خۆپیشاندانەکانی پارساڵە کە بە 19 نیسان ڕۆژێکی وەکۆن بە زۆر کۆتایی پێهێنرا ئەوێژێکەکە لەو ئەستەمانە بۆ مەسەلەی گەندەڵی بووە خۆی جەماوەری بەشەرەف داوای نەمانی نەعەدالەتی و نەمانی گەندەڵیانە کرد ئەو بەڕێزەش کە ژیرا بوو بۆی سکاڵای خۆی کە گەندەڵی نەمێنێ خۆ ئەوە نەبووە بژیرێکەوە گەندەڵ بووە من دڵنیام لە یەکێکم لەو کەسانەی کە پارسا خۆپیشاندانم کردووە بەڕاستی من لەگەڵ ئەوەیان کە گەندەڵی نەمێنێ ئەگەر چ دەسەڵات بێ ئەگەر چ جەماوە بێ بەڵام لەگەڵ ئەوەیان نیم کابراەک بگیرێ لەسەر کە ئەگە گەندەڵی کردبێ ئەگە گەندەڵی نەکردبێ ئاوا بۆ شێوەیە بزا بدرێت و لەناو زیندایەکی بەحساب دەسەڵاتە بە شێوەیەکی یاسایی بەحساب ژیراوە یاسا ئاوابێ خۆی ماسانی یاساکانی ئەم دوو دەسەڵاتەوە ئەم دوو حیزبە چۆنە برای بەڕێزم نمونەی ئەم جەماوەرە بەشەرەفە کە تا دوێنێ ئێستاش کۆمەڵی خەڵک کە سەقەت بوونە چایە لە دەستاوە ئەژدای لە دەستداوە دەچە لە دەستداوە ئەمانە تا ئێستا هەر لە ناوبردنی میلەت و نەتەوەی کورد و بەڕاستی هیچیان بۆ میلەتی کورد نەکردووە و دڵنیاشم ناشیکەن. بەڵێ کاک ڕێباز سوپاس بۆ پەیوەندیەکەت بەهارمان لەگەڵا لە هەولێرەوە کاتەوە باش. ئەم کاتێ باش من دەستخۆشی لە تەورەکە دەکەم بەڕاستی زۆر مەعجیبم بە پرۆگرامەکانتان کولی ڕۆژێ موزوعێکە لە پێشەوانێک کە حەقی مناقەشە و گوێگرتنە ئێمەش خۆشحاڵین بەهارخان فەرموو. من بەرامبەر 19 نیسان عینی ڕەئەم هەیە وەکو فاتمەخان کەوتی من هیچ تەئیدی مزاهرە و خۆکوشتنی مناڵی فەقیر ناکەم و من شخصی خۆم زۆر تەئیدی وەزیری ناوخۆکەم کە وەستانی چونکە ئەمەنی تر خوێنی گەنج و فەقیر ئەڕۆی ئەمە یەک کاکەگیان دوو هەمینیشی ڕاستەکەی گەندەڵی هەیە ڕاستەکەی ناحەقی هەیە ڕاستەکەی فەقیر هەیە بەس نابێ بە کوشتن و لە یەک هەڵوان و یاخود ڕۆیشتن بۆ بەرامبەر ناویکێ هینی بارخان ئەم وتانەت ئاراستەی کێ ئەەکەیت
ئەمانە بەرامبەر بە مەسئولین و بەرامبەر بە میلەتی چونکە قسەکەم بۆیە ئەڵێم ئاراستەیەکەیەکە لە بەرەوەی هاوڵاتیان کە خۆپشاندانیان کرد ئەیانوت ئەبێ چاکسازی ڕیشەیی بکرێ لە هەرێمی کوردستاندا عەدالەتی کۆمەڵاتی بکرێ هەروەها گەندەڵی نەمێنێ دوای ئەوە لیژنە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە پێکهێنرا بۆ نەمانی گەندەڵی و بەدواداچوون بۆ ئەو کەیسانەوە ئەو داواکاریانەی خەڵک کەواتە بۆچی سەرۆکی هەرێم لیژنەی دروست کرد دوای خۆپشاندانەکان کەواتە داواکانی ئەم خەڵکە ڕەوایان ناڕەوایە بەڕای جەنابەت سەرۆکی هەرێم ئەو گروپەی دروست کردووە بە زوا بزانم وەختی زۆرتر ئەوێ من هینی سەرۆک ناکەم یعنی بڵێم وەڵا هەموو شتەکانی نە من ڕێزی تایبەتیم هەیە بۆی و ئێمە ئەو نەبکەوینە یەکتری خواردن ئەمەی کە مالیکی ئەماخوا ئەمەی کە ئێران و تورکیا ئەماخۆن من ئەڵێم غەڵەت هەیە ناهاقی هەیە هەموو شتێ هەیە بەسە بێ وردەوە دەخۆی ڕاستەکەی 20 ساڵە ڕۆیشت و هەر بڵێن بۆستین نابێت بە زوا بزانن ئێستا سیاسیەکان هەموو خەبەریان بۆتەوە کە ئیتر گەندەڵی بەسە و ئەوەی گەندەڵی ئەخوا یەخوە لێخوا بەڵێ بارخان لە هەولێرەوە لەگەڵمان بۆ زۆر سپاس بۆ پەیوەندیکەت باوکی محەممەدمان لەگەڵە لە سلێمانی ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش براکەم بەڕێزی فەرموو وەڵا برا جوانەکە من پێم وایە وەکو ئەم خۆپشاندانە هیچیان بەرهەمێناوە غۆم هەر هیچ شتێکی واشیان بەرهەم نێناوە هیچیان هەمووی دەستی لایەنی حیزبەکان بوو هاتووە خۆپشاندانەکان هاتووە ناو سەرای ئازادیەوە پێم وایە بە خەڵکێکە بوو تۆزێ ناڕازی بەس ئەوانە بە هەلیان خۆستەوە زاتیانەوە هەلێگر تند و تیژیان خستەنا و شارەکەەوە دوای ئەوەش ئەنێ خەڵکیان بە کوشدا و کوڕ و کە سوکارەکان خۆشیان هەمی وا لە ئەوروپا و لە ناو لەولا بەکەیت خۆیان ژیان ئەبەنە سەر مناڵی فەقیریان بە کوشدا لەبان جادەکان و لەم لاولۆلای تر هیچ شتێکشیان بوون ئەوانە شەر مەرامی سیاسی خۆیان ئەوانە شەر بۆ دەسەڵات و بۆ پارە و بۆ هین واکەن خۆ لەو چەند ساڵ ئەوانشەی خۆن بەزیتر ئەوانە شەروا بە نەوایانێ بگەنە سەرەوە و ئەم حکومەتە بە هەموو نەوەیە تاوانبار بکەن و بڵێن هیچیان نەکردەوە هەموو شتێکی ئەم حکومەتە بسڕێنەوە کاکە ئێمە خۆمان لە جێری نەدەی نازانین نەمانە چیان کردەوە چیان نەکردەوە هەر ڕووبارە خوێنیان داوا لە پێناوی ئەم کوردستان ئیترامە شتێکی زەخە و هیچ کەسمان نایە جادەوبان بەمە ئێمە پیشاندن بەس فێری ئەوە نەبکە و ڕووبارە شەی دەبێت کە دایاننا دارنا بڵێن ئەمانەی کەشە لە نام حیزبەیە بن ئەگە 20 ساڵ گەندەڵ بەوانەی کەشەمیان 20 ساڵ گەندەڵن 3 ساڵ هاتووەتە دەرەوە هێشتا 3 ساڵەکەش لە دەرەوە ئەو پەڕی بە چاچیەی خۆنەوانش لە گردەکە و ئەم دوو حیزبە ئیسلامی دیکە و ئەمانەش خۆ قابلە گەندەڵن قابلە گەندەڵم هەمووی بەشدار بوو هەلمووی لەو کوردستانە ژیاوە خۆ حتمان نەژیاوە نیستە دابەزی بنێتە کەواتە کە باوکی محەممەد لە 62 ڕۆژەی لە ماوەی ئەو باوکی محەممەد لە ماوەی ئەو 62 ڕۆژەی کە لە هەفتەی شوباتەوە تا 19 نیسان خۆپشاندانەکان بەردەوام بوو لە شاری سلێمانی و دەوروبەری چەندین هاوڵاتی خۆپشاندار هەروەها هێزەکانی ئەمنی شەهید و بریندار کران ئایا بەڕای تۆ هیچ گۆڕانکاریەکی ڕوونەیە دوای ئەو خۆپشاندانە لە هەرێمی کوردستانە؟ گۆڕانکاری بووە بووەکەی چۆنە هەستیان کرد بەوەی کە شتێک نەعەدالەتی هەیە شتێک نەعەدالەتی ئەمانە نابێ هەرەوها بڕۆن بەڕێوە هەر نابێت لەسەرەوە بخەون تێگەیشتی بێ بەرەو پێش بڕۆنەوانش ئەوانە دەبێ بیرکەنەوە بەرەو پێشتر بڕۆن لەگەڵ کاتەکان ئەوانش بەرەو پێش بڕۆن و خزمەتی ملەتەکەی خۆیان بکەن و بەس من ناڵم نەیان کردووە من ناڵم سفرین ئەمانە گە سفر بن ئەوانەی کە سفرن ئەوانەشە لەنا ئەمانە بوونا تێگەیشتی بەس خۆپشاندان باش بکرێ بۆ بترسێن حکومەت با بکرێ بەس هێمنانە بکرێ کاکە ئێمە چوار دەخۆن ئێمە وڵاتی نەسوار نە خاکمان دیاریکراوە نە شوێنمان دیاریکراوە تا ئێستا کە بزانین لە شوێنەکە ئێمە لە چ تەرەفەکان دەبێ بزانین ئێمە لە چوو ئەژین باوکی محەممەد لە سلێمانیەوە لەگەڵمان بۆ زۆر سپاس بۆ پەیوەندێکات بەڵێ بینەران بەڕێز دوای ئەم ناوبەڕە دووبارە لەگەڵتانە بینەوە بەڵێ بینەران بەڕێز دووبارە سڵاو وەکو پێش ناوبڕەکە ئاماژەمان پێدا کە بابەتی ئەم ڕۆمان لەسەر 19 نیسانە لە ساڵێک پێش ئێستا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا خۆپشاندانەکانی شاری سلێمانی و دەوروبەری بە ڕێگای هێزە و کۆتاریان پێهێنرا ئەوە بوو کە لیژنەی ئەمنی بڕیاریدا دوای 62 ڕۆژ لە خۆپشاندانەکان وتی هیچ خۆپشاندانێکی بێمۆڵەت ڕێگە پێدراو نیە ئەوەش کە لە یاسای پەرلەمانی کوردستانە هاتووە خۆپشاندانە بێمۆڵەتەکان قەدەغەیە ئێستاش لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و هەروە چەند لایەنێکی تر داوای ئەوە دەکەن کە ئەم یاسا دووبارە بچێتەوە پەرلەمان و دەنگی لەسەر بدرێ یاسای خۆپشاندانەکانە ئێمە لە پێش ناوبڕەکە زۆرێک لەو برادرانەی کە پەیوەندیان پێوە کردوین هەندێکیان لەگەڵ ئەوەیان کە خۆپشاندانەکان گۆڕانکاری کردووە لە هەرێمی کوردستان هێگیشان ئەڵێن گۆڕانکاری نەکراوە لەگەڵ ئەو خۆپشاندانانی کە کراوە ئێستا تەوەرێک ئەو تەوەرەی کە ئەمڕۆ ڕۆژانمانە دەمەوێت پرسیاری ئەوە بکەین ئایا خۆپشاندانەکانی
کە پارساڵ کرا لە ڕۆژێکی ئەم ڕۆژ کۆتایی پێێنرا هیچ کاریگەری کردوتە سەر پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی و هەروە وڵاتە دراوسێکان. بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە. بەڵێ کاک بروسک لە سلێمانی ئەم کاتەوە باش. دێوارێ باش. ئێوار باش. ڕاو ڕێز بۆ وانەی کە پار لە خۆپیشاندانەکانی نۆی نیستاندا ژیران ئەوانەی ئەشکەنجەی دەرونی و ئەشکەنجە سیدران زۆر سڵاویان لێبێ. من پێم وایە پەیامەکەی وان گەشتووە بەڵام خۆپیشاندان ئەبێ بەردەوام بێ لەبەرەوەی خۆپیشاندان بۆ واکرێ کە دیموکراسی لە وڵاتدا بەرقەرار بێ و یاسا سەروەر بێ. زیاتر لە هەموو نەتەوەکان میلەتی کورد زیاتر پێویستی بە خۆپیشاندان و بە دیموکراسی دەکردنی ئەم وڵاتەیە. هەندێ وڵات و دەوروبەری ناوچەکەمان حەزیان نەکرد خۆپیشاندانەکان پەرە بسێنێ لەبەر ئەوەی چوار دەوەرەمان کوردی تایە. من دەسڵات دەپرسم دەسڵات کاتێک لە شاخ بوو بۆ هەمیشە دەیویست شارەکانی کوردستان بەرامبەر دوژمنانی بەحس و ژنانی دەوروبەر خۆپیشاندان بکرێت. ئەی ئێستا بۆ ناهێڵن خۆپیشاندان بکرێت. خۆپیشاندانە بۆ ئازادی بۆ سەروەری یاسا کرا بۆ عەدالەتی کۆمەڵایەتی کرا. من دیارەوە ئەوە با دەسەڵات دەڵێن دەسەڵات ئێستا لەم کاتەیە پەنچەرە سوکانەکە دەست کۆمەڵێک مەسئولی عەسکەری ئەگەر دەسەڵات فریای خۆی نەکەوێ پێم وایە وەردەگەڕێ. ئەو کاتە هەر خۆیان چووکە بنەوە و خۆیان بۆیان دەرەکەوێت کە لەم وڵاتەیە چیان چەند و چیان دووریوەتەوە. بۆیە داوا لە خەڵکی کوردستانەکەم خۆپیشاندان هەبێ لەبەر ئەگەر خۆپیشاندان نەبێ میلەتی کورد بەرەو دواوە ئەڕوات تاکە دەرمانی ئێمە خۆپیشاندانە و دیموکراسیە. بۆی بە دوژمنەکان سەبێنین کە ئێمە سەروەری یاسامانەوێ مانەکە گەڵاندا بە ئازادی بژین. ئێمە چیمان لە وڵاتانە کەمترە؟ سەری بەهاری عەرەبیکە وڵاتێک میسری ڕووخان. ئایا بۆ ئێمە کە داوای عەدالەت داوای یەکسانی بکەین ڕێمان لێ بژیرێ کاک؟ بەڵێ کاک بروسک زۆر سوپاس بۆ پەیوەندێکت کاک هەمزەمان لەگەڵە لە کەلارەوە ئەم کاتەوە باش. ژیانێ باش. بەڵێ کاک هەمزەگیان من ئەمەوێ ئەوەت لێ بپرسم لەگەڵ پەیوەندەکان تر جیاواز ئایا خۆپیشاندانەکانی کە پارساڵ کرا لە شاری سلێمانی و دەوروبەری لە شار و شارچکەکان تری کوردستانە هیچ کاریگەری کردە سەر پەیوەندیەکانی نێوان هەرێم و حکوومەتی بەغدا و هەروە وڵاتە دراوسێکان؟ بەڵێ قوربانگیان ئەو کاریگەریە کردە سەر ئەگەر ئەوان هەمایان نەکردایە یعنی ئەو خۆپیشاندانان نەبووە هیچیان بۆ خەڵ نەکرد. بەڵێ قوربانگیان ئەو بۆ نمونە ئەوە زەواج ئەگەر بۆ زەوان بۆ هەر 750,000 نارەکە بوو تۆ نەیکرد. و دوایەوەیش ئەمانە لەو خۆپیشاندان نەبووە لەوانەیە هەر زەلامیان بەلۆکە داکردایە. بەڵێ قوربانگیان چۆن نەکریا بەرە وڵاتکریا جانەوەیەک هەیە تێرە ئەوە نەوەیەکیسە خۆم بۆ نمونە خۆم ئاشخۆری ئەو حیزبم بەڵام بۆ نمونە نەوەیەک هەیە کە تێرە زۆر تێرە قسەکە دەبەر قسە چیان کردە قوربانگیان چیان کردە لێرە بڕێک قەوری ئەنفالیان کردەوە و شاخەوە بۆ میلمات خۆیان ئەگەر تێی بە شەو سەیرەکەی بە ملیۆنها گۆڤیان بۆ داگرتانە ئایا قەور گۆڤیگەرەکە ئەجا بۆ نەکردە ژارێ دووسای بڕا بۆ کفری کەلار بۆ نەکردە شارێ دووسای کفری بۆ دووس خۆرماتوو بۆ هاورێرەکانەکەی نادادۆگە ڕاستەکە چەند ماڵە فەقیری کورد هەستەداو کەلارا سوورەخوا قوربانگیان خۆم دیمە لەسەر عەلوەقە پیازەگەنیان خۆ کاتووە پێوەگەنیان خۆ کاتووە جا ئەگەر ئەو ڕاستەکە ئەگەر ئەو ڕاستەکە ئەوانەکە بۆ ئەنفال و هەڵاری ما کردێت چی کردێ هیچیان نەکردە قوربانگیان هیچیان نەکردە هیچ. بەڵێ کاک هەمزە لە کەلارەوە لەگەڵمان بۆ زۆر سوپاس بۆ پەیوەندێکت کاک یوسفمان لەگەڵە لە سلێمانیەوە کاتەوە باش. ئەلو ئەم کاتت باش برا گەورەکەم. بەڵێ کاک یوسف فەرموو. سپاسەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. زۆر سپاس. من بەڕاستی ئەو خۆپیشاندانە نەیپار دەست پێشخەریەکی باش بوو بۆ سەرجەم میلەتی کورد نەک هەر شاری سلێمانی. منم قسەیەک بە باوکی محەممەد بڵێم کە پێشتر لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ تا قسەیە کرد من پێڵم کاک باوکی محەممەد تۆ ئەوانەی کە لە پێشوودا ڕووبارە خوێنان ڕۆشتووە هەموو برا و کە سوکاری ئێمە و تۆ بوون قەت بینیوتە ڕۆژە لە ڕۆژان بینیوتە کوڕێکی مەسول بکوژرێت و بێنەوە بڵێن ئەمە شەهیدە لە پێناوی ئەم میلەتەیە تۆی لە ڕووبارێ پارە وەرەگری ئەم میلەتە چەوساوەیە ئەم میلەتەیە کە بێ هەموو شتێکە بەڵێ
یوسف لە هەموو وڵاتێک لە زۆر مەرحەلات تەیە پەڕێتم بە تایبەت بەڵام هەرێمی کوردستان تایبەتمەندیەکی خۆ هەبووە لەبەرەوەی لە دژی ڕژێمێک چەندین ساڵ خەبات و شۆڕشی کردووە بۆ ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە ئازادی دەستبێنێت دوایەوە بە مەرحەلەی شەڕی ناوخۆوە هەروەها گەیشتوتە ڕادەیەک کە حکوومەت یاریمی کوردستان و پەرلەماندا بمەزرێ ئایا بۆچی نەتوانراوە وەکو پێویست خزمەتی خەڵک برێ بە تایبەتی لانی دەسەڵات کە ئەڵێتن ئێمە خزمەتی خەڵکمان کردووە ئەوادانیمان کردووە لانی و پۆسیۆنی شێشتا ناڕازیە کەواتە کێشەکە و خەلەلەکە لە چیایە تا ئێستا خەڵکێکی ناڕازی هەیە لەوەی کە داوای سەروەری یاسا دەکا هەروەها داوای عەدالەتی کۆمەڵاتیەکە ئەم خۆپیشاندانەی کە کرا گۆڕانکاری هەندێکیان ئەڵێن کردووانی هەندێکیان ئەڵێ نەکردووە بەڕای هەندێک برادەرانیش ئەڵێن کە خۆپیشاندانەکانی کە کرا کاریگەری کردە سەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتە دراوسەکان هەروەها حکوومەتی ناوەندیش تۆ کۆمنتت چییە لەسەر ئەو بابەتانە؟ بەڕێزەکەم ئەوەی کە کراوە ڕاستە ئێمە لەگەڵ ڕژێمی بەحسا بەگشت ڕژێمی بەحسا چوین و بڵێن خەباتمان کردو لە پێنا و شەرەف و ناموسی ئەم وڵاتی خۆمانە بەڵام ئەوەی کراوە ئەمە گۆڕانکاری نییە ئەمە گۆڕانکاری نییە ئەوەی دەسەڵات باسیەکاتن تۆ هیچ کۆڵانێکی گەڕەکێکی فەقیرت بینی وە کتابێکی بۆ کراوێ ئەگەر کۆڵانەکە کۆڵانی مەسئولی چیانە بێتن ئەو گەڕەکەی مەسئولی نەبێتن بۆچی ئەمە کەی گۆڕانکاریە ئەمە گۆڕانکاری یەک بەرمیل نەوت ئەدەن بە خەڵک بە 40,000 ئەوی ساڵی 1,000 دەسەڵات چی بۆ ئەم خەڵکە کردووە دەسەڵات هەر ئەوەیە دێتە سەر تەلەڤیزیۆن دەسەڵات هەر ئەوەی دێتە سەر تەلەڤیزیۆن و ئێمە ئەوەمان کرد ئەوەمان کرد کۆ ئەم شتانی کە کردیانە ئەم قیتاوە جوانی کە بۆ خەڵک کردیانە بۆ ماوەی 1 مانگ تەنەها سیارەت یادا ئیساحامی تیا دروستەکات بەڵێ دەسەڵات کردو کە سەروەری یاسا بێتن و بەم شێرازەی دێنێ و پێرە سەروەری یاسایە بەڵێ کاک یوسف زۆر سپاس بۆ پەیوەندێکت کاک حەمیدمان لەگەڵە لە هەولێرەوە ئەم کاتەوە باش ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە سڵاوتان لەبێت سڵاو لە تۆ فەرموو دیارە من سەبارەت بە نازانم دەنگ دەداتەوە جێتان لێمە بەڵێ گوێمان لێتە فەرموو کاک حەمید بەڵێ دیارە ئێمە دەبێ هەموو ئەو یادەوەریە باش و خراپەکانی خۆمان بەڕاستی یادی بکەینەوە هیچ پێمان شەرم نەدێت چۆن باشیەکان دەکەین باسی خراپەکان حەد بە هەمان شێوە یادی بکەینەوە دواتر سەبارەت بۆ خۆپیشاندانانە دیارە سلبیاتی هەبووە ئیجابیاتی هەبووە یاسای خۆپیشاندان لە هەموو وڵاتی دنیا بەڵێ سلبیاتەکەی چی بوون ئیجابیاتەکان چی بوون کاک حەمید بەڵێ تێنەگەیشتم سلبیاتەکانی خۆپیشاندانەکان چی بوون هەروە ئیجابیەکانی چی بوون سلبیاتەکان وەکو پەلاماردانی کەناڵی هێنارتی پەلاماری بنگە و بارگەکانی گۆڕان لە بڵین لە هەولێر وەکو پەلاماردانی لقی سوار لە سلێمانی وەکو سوتاندنی زەمەدانی سوور ئەوە پێشەرکاری کردوورە بەڕاستی من مەبەستم ئەوە نییە وەکو یادەوەریە کە یادی بکەینەوە دیارە بەڵام معارەزە لە بەرامبەر بەغدا هەڵوێستی یەک بووە دیارە خەڵکی فێر کرد مەسەلا چۆن خۆپیشاندان بکات لەمە دووە خۆپیشاندان بە یاسایی بکرێت چکە زۆربەی ئەو داواکاریانە سیاسی نینەوەی خەڵک دەکات یاسایی وەکو سەروەربوونی یاسا حکوومەتمانە بێ پەرلەمانمانە بێ وەکو گوتمان پەرلەمانی شێران بێ یعنی بۆ هەموو شتێ نوێنەری خەڵک بێ بۆ بەغدا بۆ کێشە ناوخۆیەکان ئەو خەڵکە دەنجی پێداون زۆربەی کێشە لە ناوخۆدا لە ناو پەرلەمان یەکلا بکرێتەوە و زۆر قسەیە لەسەرەوە ئیجابیاتی زۆرە ئەوە خۆپیشاندان هەموو کات هەبێ بەڵام بە یاسایی بکرێ مناڵێنێتە ناو خۆپیشاندانەکان یعنی ئەوە پرسیارە دەکرێت بۆچی ئەو خۆپیشاندانە زاوزیان نەکرد گوڵە جوانەکانی شۆرشی نێرکسی چیان لێ هات یعنی سەرەتا جوان بوو بەڵام دواتر بۆ لایدا مەسەلە بەداخەوە بۆ خەڵکانەی کە لە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن شەهید کران ئێمە هاوڵاتی و نیشتیمانین پێسی ئەنفال و هەڵەبجەمان لە پێسە و داواکارم ئەگەر یارمەتیم بێ ڕۆژێ دابنین بۆ ڕۆژی زیانی هەڵەبجا یادی چینیا باران کە لەو ڕۆژەدا گۆشت خواردن قەدەغە بکرێت قەسابخانەکان دابخرێن و بۆ ڕۆژی سەری ناوخۆش ئەم دیسا ڕۆژە دابڕێ خەڵق خۆمان لە قوڕ بگرین یعنی بۆ هەموو خۆش و ناخۆشیەکانمان ڕۆژی دامەزرانی پەرلەمان و حکوومەتی کوردستان ڕۆژێکمانە بێ یعنی بە جوانی ناسینەکانی خۆمان وەکو مێژوو دانازی پێ بکەین من هیچ قسەیەکم نییە زۆر زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک حەمید لە هەولێرەوە ئاواتمان لەگەڵە لە کۆیە ئەم کاتەوە باش هەموو کاتێکت باش بەڵێ کاک ئاواتگیان فەرموو وتە چییە لەسەر وتەکانی کاک حەمید هەروەها لەسەر بابەتەکەی ئەمڕۆ وڵی مقسەکانی و بەڕێزە زۆر باشیم گوێ لە نەبلەبەر تەلەڤیزیۆنەکەم کە زودای لێبرن دەکەم بەڵام ئەوەی کە سەرنجی منە بۆ خەڵکی کوردستان و بۆ تاوای خەڵکی کوردستان ڕوون بۆ دوعیز بەدەسەڵاتدارە لە
دەڤەری سلێمانی و با بڵێن گەرمیان و لەگەڵ هەولێر و دهۆک خەڵکێک کە بۆی ڕوون بۆ جیاواتی ئەو ئیزبا زۆر بە باشی ڕوون بۆ کە یەکێتی لەگەڵ ئەوەی کە کەم کوڕێکی یەکجار زۆری هەیە ڕێگای بەخۆ پیشاندان کرال 62 ڕۆژ لە گەرمیان و سلێمان دەڤەری سلێمانی 62 ڕۆژ ڕێگایدا کە خۆ پیشاندان بکرێ ئەوە بێگومان حیزبێکی کراوە بەرەو دیموکراسی دەڕۆ بەڵام کۆمەڵە خەڵکێکی ناو ئیزبا ڕێگر بوون شتێکی زۆر خراپ بوو بە شتێکی زۆر خراپ بوو بەڵێ کەواتە کاک ئەوات لە توانادا هەیە لانی دەسەڵات یاخود حکوومەتی هەرێمی کوردستان لانە سیاسەکان لە توانادا هەیە کە ئەو داخوازیەکانی کە لە خۆپیشاندانەکانە داوا کران خەڵکەکە داوای کرد جێبەجێ بکەن گیانەکەم داخوازیە من جاری کێش لە بەرنامێکی کەم باس کردووە داخوازیەکان زۆر قورسن لەبەرچی قورسن لە بەرەوەی گەندەڵەکە لەوە چۆتە دەرێ برای بەڕێز دوو مەسئول بگرە ناوی 200 دز دەدا 200ەکەی بگرن تەواوی تێوە دەگلێ با لەوە نەچینە دەرێ ئەمە 20 ساڵە سەرەوە دەکەین گەندەڵەکە لەوە چۆتە دەرێ ینی زنجیرە بەڵام بابێنەوە سەرباسەکەی خۆمان گیانەکەم دیارە شارازی بۆ یەکەتی کە 62 ڕۆژ ڕێگایدا لە سلێمانی و دەڤەری گەرمیان خۆپیشاندان بکرێت بەڵام ئەوەی کە شەرمەزاری بوو بۆ دەڤەرەکە ئێولا بۆ تاکە ڕۆژێکیش نەک 62 ڕۆژ ڕێگای پێنەدا بە خەڵکی کوردستان خۆپیشاندان بکرێت یەک تاکە ڕۆژ هەرچی زێرەڤانی و هەرچی هێزی ئەمنیە بە بەرگی مەدەنیەوە بەدەماچەوە هەمووی کرد بۆ جاسوس لەسەر خەڵک ڕێگای پێنەدا بە خەڵک یەک ڕۆژ خۆپیشاندان بکە بەڵام من قسەیەک دەکەم لەوانە ئێوەش و خەڵکی کوردستانیش پێیان خۆش بێ بەڵام ئەوە ڕێی شەخسی خۆمە بێگومان ئەم ئیزبا بەروە پاشایەتی دەڕوا ئەم ئیزبەی دەڤەری هەولێر و دهۆک بێگومان بەروای پاشایەتی دەڕوا خەڵکی کوردستان و ئیزبەکانیش بەسەراعەتەن لەگەڵ ئەو بیر و بۆچوونانەی ئێستای پارتی و بارزانی دانینە ڕێگام بەس پێم مەبڕەبا دوخسەی خۆ بکەم کە ئازادە کەناڵێکی ئازادا پێم خۆشە ئەو دوخسە ئازادە لەو کەناڵ ئازادەوە بکەم بێگومان سرن ئەو بەڕاستی بیر و بۆچوونێکی تایبەتی هەیە ئەویش بە ئیساب ڕەخنە لە ماریکی دەگرێت دەڵێت دیکتاتۆر و تاگرەوە بەڵام زەنابی بۆ خۆیان ئێمە لە کوردستان دەژین دەبینین تاگرەوی دیکتاتۆرەکەی جەنابی سەرۆک بارزانی بنەماڵی بارزانی بەڵام زۆر خەڵک هەیە ئەڵێتن ئازادیەکی بەرچاومان هەیە لە هەرێمی کوردستانە ئایا کام ڕێگە لە مەسەلەن لە هاوڵاتیان گیراوە کە پێ بڵێ دیکتاتۆر هەروەها کامیش پێدراوە کە بڵێ ئازادی زیاتر تۆ 62 ڕۆژ لە سنووری یەکەتی و گەرمیان خۆپیشاندان بکرێ بۆ تاکە ڕۆژێک ڕێگا بە خۆپیشاندان نەرێ لە سنووری باتی ئەی نازانم تاگرەوی چییە تاگرەوی تۆ دقەتدا چەندین ئیزب سەری هەڵداوە لە دهۆک لە هەولێر مەقەریان ستاوە خەڵک کوژاوە چەندین جار ئەوسانە دووبارە بۆتەوە کاکەگیان ئەی دیکتاتۆری تاگرەوی چییە من بەڕاستی پێسەیە پێم شەرمە کە سەرۆک بارزانی باسی مالیکی یەکات دەڵێ دیکتاتۆر و تاگرەوە ئەی بۆ خۆی جەنابی لە سنووری دهۆک و لە سنوورکی هەولێر بزانە چ تاگرەوی چ دیکتاتۆریەکێک بەرپا دەکات بەڵێ کاک ئاوات لە کۆی لەگەڵمان بۆ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کە کوشیارمان لەگەڵە لە سلێمانی ئەم کاتەوە باش ئەم کاتی تۆش باش دەستخۆشی لێ یەکەم سپاسی بەرنامەکە دەکەم برای بەڕێزمەوەی کە پەیوەندیەکە لەگەڵ ڕێزمە ئەبێ لەو سوالەکەی جەنابەت تێبگات تۆ داوا لەو زەلامە ئەکەیا لەو هاوڵاتیەکەی ئەڵێ ئایا پەیوەندی بینی هەرێم و بەغدا بەهۆی ئەم مزارانەوە تا چەند یعنی کاریگەری سەرێکتری هەبووە کەچی ئەو بەنۆعی کە جوابەیاتەوە بەڵێ فەرموو تۆ وەڵامم بەرەوە کاریگەری تەبعاً بۆ هەموو چواردەوری دراوسەکانمان هەبووە ئێشتەکانە لەوانەیە لەم مزاهرانەیە لەم خۆپیشاندانەیە دەستی دەرەکیشی تێ بکەوێت لە هەر چوارلاوە تۆ کاتێک خۆپیشاندانەکەی بێ خۆپیشاندانێکی خۆڕسک بکەی ئەبێ بزانی ئامانجەکانی بۆچی ئەیکەیت ئێستەکانە لە شاری سلێمانیەکە خۆپیشاندان کرا بەڕاستی ئەم خۆپیشاندانە خۆپیشاندانێکی جەماوەری خۆڕسک نەبوو ئەمە لایەنێک لایەنەکان ئیتە چ یەگرت و بێت چ گۆڕان بێت چ کۆمەڵ بێ کە من ڕێزمەیە بۆ هەر هەمیان حەقی خۆیانە بەڵام ئەبێ ئامانجەکانی ڕوون بکاتەوانێت تۆ کاتێک باسی عەدالەتی ئیجتیماعیەکەی عەدالەتی ئیجتیماعی کاتێک هێتە بەرهەم کە پێشتر گەندەڵی نەکردبێت ئێستا بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ ڕێزمە بخەباتی کاتێکە لە مزگەوتەکانە گەنم تەوزی ئەگرا لە کاتی گرانیەکەیە تۆ چۆن ئەتوانی عەدالەتی ئیجتیماعی تەطبیق بکەی کە عەدالەتی ئیجتیماعی تەنها بۆ ئەندامەکانی خۆتە بەکارهێنا نەدەیا بە فەقیر و هەژارەکان کاتێ و گۆڕان ئەڵێ عەدالەتی ئیجتیماعی بەکارێنم تۆ پێشتر ئەم سەرکردانات ئەم ئەندامانت هەمووی لە حیزبێکی کەیە بۆ لە یەکێتیا بووە گەندەڵی کردووە ئیشی چاکی کردووە ئەبێ جیایان کەیتەوە هەمیشان کۆمەڵی ئیسلامی ئەنجەکانە کاتێک کە خۆ بیشاندانەکرێ ئەبێ کارێکی وا بکرێت کە قودسیەتی کە پیرۆزی وڵاتەکەت نەکەوێتە مەسەلەی بەڵێ کاگوشار کەواتە ئەو داوایانەی کە لە خۆپیشاندانەکانە ڕەوا بوون یان ناڕەوا بوون زۆریان ڕەوا بوو زۆریشان ناڕەوا بوو تۆ توانی کاتێک
تۆ ئەتوانی کاتێک کە داوا بکەی بڵێ بۆ نمونە پارێزگای سلێمانی کابرایە کە ناتوانێت ئیشەکانی بەڕێوە بەرێ ئەتوانی بڵێ کاکە من خۆبیشاندانەکەم بۆ گۆڕینی بەڵام تۆ بڵێ حکومت گەندەڵە باشە حکومت گەندەڵە بەڵام ئابێ بڵێ بڕوخەی ئایا ئەبێ بکرێ ئاڵای کوردستان بۆ هەموو قوچێتی خۆیەوە لە جادەکانی تویمەلیک بسووتێنێت تۆ لەسەر ئاڵایەک ئەبێ خوێنی خۆ بڕژی ئەبێ ئەمە وا لە خەڵکەکەمان بکەین وا لە کاگوشار ئایا ئاڵای کوردستان سوستێنرا لەو ڕۆژانە؟ بەڵێ من خۆم دەنگۆیەکی وان بیست کە ئاڵای کوردستان لە تویمەلیک دەنگوت بیستیان بۆ خۆت بەڵگەت هەیە نەخێ من بیست خۆم بەڵگەم نییە لەگەڵ ڕێزناوە قسەکەی جاناب قسەکە زۆر تەواوە بەڵام زۆر ڕەئی ئەوە هەیە ئەمجگانە ڕسمی سەرکردە با ڕسمی کاکە سەرکردە با گەندەڵ بێ بەڵام قوتسیەتی سەرکردە قوتسیەتێکی خۆی هەیە من ناڵم یعنی بیپەرستی بەڵام ڕسم سووتان ئەمە وڵاتەکانی دەوروبەرمان دژمنەکانە پێ خۆشە بێ درز ئەخاتە نێوان کۆمەڵ بینەکانمانەوە. بەڵێ کاکوشار زۆر سپاس بۆ پەیوەندی و بۆ چوونەکانت ئێمە هەندێک لە کۆمنتی ئەو هاوڕێیانە کە لەسەر ماڵپەڕی کۆمەڵاتی فێسبوک گویان نووسیون کە قەبات لەتیف لە ئەڵێتن زۆر بەداخەوە بۆ ئەم دەسەڵاتە کە چاکسازی پێناکردوتن هەڵین کەسیش بکاتون هەروەها بە پێی قسەی کاک ئەحمەد خان چاربۆتیژی هەروە بەڕاستی ئەڵێ بەڕاستی یەکێتی ڕێگە بە خوشانداندا بەڵام پارتی نەیهێش خوشاندان بکرێ و هەروەها کوردەخان کوردستان سلەیمانی شەڵێ ئێستا کە ساڵێک بەسەر و کارەسەتەدا تێپەڕێت حەقی خۆەتی هەر یەکی لە خوێندەکاران زانکۆ خەندەیەک بکەن و هەروەها بڕواجافیش ئەڵێتن کۆماری کوردی ئاڵێ زۆر بەداخەوە بۆ شاری سلێمانی کە بە ناو ڕۆناکبیر و مێژونوس و گەوران بەڵام تا ئێستا کاریان بە مێژوانە کردەوە کە خۆیان نووسیوانە ئەمەی ئێستا ڕوودەدات هەروەها چەندین برادری تر کۆمنتیان نووسیەوە لەسەر بابەتەکە دەستیان خۆش بێ زۆر سپاسیان کە لەبەرەوەی ماوەی بەرنامەکە کەم بوو نەمانتوانی کۆمنتەکانیان بخوێنینەوە بۆیە کاتی بەرنامەکەش تەواو بوو دوا پەیوەندی وەرەگرین ئەم کاتەوە باش ئەم کاتە باش بەڕێزم کاک محەممەدگیان فەرموو زۆر سپاس من محەممەد هەورانی لە هەولێرەوە تەلەفۆنەکەم شاو فەرموو بەلەسەر وسایلەکانی ئاواز خۆی کە ماوەی پێشتاقی پێستاوتی ئاوێت حەزی لە چییە بەڕاستی کۆمەڵ قساکە هیچ ئەی بە قسانە بکە ینی داوەشی نەبووی داوا لێوەردەکەم بەس نابێت باش مقسە بکەم لەبەرەوە شتێک خۆی کردووە ئەو لە دەسەڵاتی پارتی چیەوێت پارتی دموکراتی کوردستان چی بۆ هەولێر نەکردووە ئەو ئاوان نوعی دیکباتی دیکتاتۆریەتەوانە ئەو چه ئازادی سێوێت چی بۆ نەکراوە ئێوێ خۆپشەندان لە هەولێرا بگرێت بۆچی ئەیکات مەبەستەکەی لە چییە ئەو باسی دیکتاتۆریەتەکە ئەسڵەن ئەو پەیڕۆ پرۆگرامی کە پارتی دموکراتی کوردستان هەیەی بە زمانی سەرۆک بازانیە ئەو هەشتاسیە نەگەیشتووە هەر نایزانێت پەیڕۆ پرۆگرام چیە ئەو ئینسانێکی حەزەکە ئەم وڵات بەرەو ئاژاوە گێڕێ بڕوات بەڵێ کان محەممەدیان ئێمە چونکە کاتی بەرنامەکەمان کۆتایی پێ هاتووە زۆر داوای لێبوردنەکەین لێرەوە پەیوەندیکەت ڕادەگیرین زۆر سپاس بۆ پەیوەندیەکان و هەروەها بۆ هەموو ئەو برادرانەی کە پەیوەندیان پێوەکردین لە ماوەی ڕابردوودا زۆر سپاسی یەکە بەیەکیان هیوادارین کۆمنت و قسەکانی ئێوە ببێ بەمایەی باشترکردن و هەروەها قبولکردنی یەکتری هەموو کۆمنتەکانتان وەرمان گرتووە بەرەوەی منبەری ئێمە منبەری ئێوەیە مایکی ئێمە مایکی ئێوەیە ئێوەش بە ئازادی ڕای بۆ چوونی خۆتان لە 19 نیسانی ساڵ ڕابردوو وەکو وتمان کە لە هەفتەی شوباتەوە خوشاندانەکان دەستی پێکرد لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا دوای 62 ڕۆژ لە خوشاندانەکان بەڕێی هێزەوە کۆتایی بە خۆپشاندان هێنرا بەوەی کە وەکو بەیاننامەکەی لیژنەوەی ئەمنی کە ڕێگە بە ڕێگە لە خوشاندانە بێمۆڵەتەکانی گیری هیواداری لە ماوە ڕابردوو توانی باتمان خزمەتی ئێوە بکەین و ئەم یادا ساخ بکەین و برادرانیش کۆمنتی خوان بە ئازادانە وتیان تاکو بەرنامەی سوبەی پێکەوە ئەبینەوە کاتی خۆش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ